ئەگەر پێمان بڵێ لە نانی تیری نیگا چەند جۆرە نان دروست دەکرێت؟ واللهی جۆرەکانی زۆرن کاکە ئەو جۆر نانیان نانی سپیە، نانی سپی ئاسایی خۆمانە لە ئاردی دروست دەکرێت، بە غازیش دەبرژێت، ئەوە ئیدار نییە، ئەوە گەنمەکەش ئی خۆمان لە بەڵێ ئەویان سپیە، ئەویان گەنم نییە، ئەویان نانی مادەیە، هەندێک پێی دەڵێن هەوران، هەندێکش پێی دەڵێن نانی دەستیان، نانی جیاوازی چییە ئەو نان؟ جیاوازی ئەو نانەی چییە؟ نانێکی دەستیە، نانێکی هاوکو دەڵێ چۆن سەفەریە، نانێکی حازریە، بەدەستەوەیە، هەتا بڵێ ناسک و بەتامیشە، شێوازی برژانەکەشی جیاوازە، شێوازی کردنەکەشی هەر جیاوازە، یعنی بەڕاستی نانێکی هەتا بڵێ خۆش و بەتامە. ئەوە تەڕکردنیشی نایە بخۆ؟ تەڕکردنی ناوێ، هەر ئاوا جێجێ دەکەی لە ناو زەرفی سەفەری دەکەی، پەنگوین هەڵی دەگری و ئەگەر گەرما بێ لە ناو بەفرگر و ئەوان هەڵدەگرێت. وڵا دەبێت بە تایبەتی بە وەرزی گەرما جێجێ دەکەین، جا چوار-چواریان پێنج دەکەینە سەفەری و هەڵدەدەینە ناو ساردگەرەوەی و ئەو نانە زیاتر لەگەڵ چ خۆشە؟ ئەو نانە لەگەڵ هەموو شتێک خۆشە، بەس زیاتر لەگەڵ وەکو ماست و پەنیر و وڵی لەگەڵ هەموو شتی هەر دەخورێ، بەڵام هەموو کاتێکیش حازرە، هەموو کاتێکیش حازرە، تێکچوونی نییە. ناوەڵا تێکچوونی نییە. ئەی ئەو جۆرەیان خاتوکەوتە؟ ئەو جۆرەشیان کارجوان ئەوەیان گەنم و جۆیە، گەنم و جۆ تێکەڵکراوە. بۆچی تێکەڵکراوە؟ بەخۆت دەزانی ئێستا نەخۆشی زۆرە، نەخۆشی هەیە دەڵێ شەکرم لێیە، زەختم هەیە، کۆڵێنا کاکە ئەوانە هەموو ئێستا بەڕاستی خەڵک گیری خواردەبەوە نەخۆشی کۆڵێن و مەعیدێشانیەوە، ئەویان زۆر تایبەتە، بۆوانە باشە. بەڵێ خواستیشی زۆر لەسەرە، ئەویان گەنمی سافە، گەنمی خۆمانەیە، لە ئاشی دەکەین و دەکەیننا، بەس ئەوە لێرە لە ئاشی دەکرێت. بەڵێ ئەوەش لێرە لە ئاشی دەکرێت، لە ناوچەکەی خۆمان لە ئاشی دەکرێت، ئەوەشیان گەنم و جۆیە و ئەوشان هەر خۆمانەیە، بەڵام چییە؟ ئەوەیان تۆزەک ناسکترە، چکە بە حکمی ئەوەی جۆی تێدایە. ئەوەشیان ئادی ئەویان چ؟ ئەوەشیان جۆیە، هەر تایبەت جۆیە، جۆی خۆمان بەتەنێ جۆی تکەی لەگەڵ نیە، هەر تایبەتە بە نەخۆشیان کاکە، ئەو ڕواجی کەسێک شەکرەی هەبێ، زەختی هەبێ، بیخوا بێ مشکلە ئەلەوە بێنەتی بابقا، چکە ئەمە جۆیەکی دیشمان هەیە، پێی دەڵێن جۆی تورکی، بەڵام جۆی تورکی زۆر جیاوازی نییە لە نانی سپی، یعنی هەتا بڵێ نانێکی جوانە ئەویش، بەڵام ئەویان تایبەتە، ئەویان جۆیەکە. ئەوە چەند نان تێدایەوە؟ وڵا ئەویان 25 دەکەن، 50 دەکەن و بە حکمی بڵێ بە خواستی مشتریە، نازان ئیوە دەڵێ 25 بۆ یا دەڵێ 50 بۆ. ئەی ئەو شێوازە بەس شێوازەکە گەنم و جۆیە، بەس بە شێوازی قەت کراوە. ئەو بۆچی بەکاردێ؟ مەلحەمەکان، دائیرەکان، زانکۆ پەیمانگاکان، ئەوانە خواستی بە شوێنە گشتیەکان زۆر خواستی لەسەرە، دەژڕوە نانەکەما بۆ هەم شوێنان، هەولێر، سلێمانی، قەبارەکەشی بچوو کراوە بۆ هەڵگرتن و ئەوانە زۆر باشە. ئێستاوە 25 نانە لە قەبارێکی زۆر بچووک 25 نانە 20مان هەیە، 25مان هەیە و 50مان هەیە دەیکەین. هەروە بۆ حەمڕەش، بۆ حەج و حەمڕەش 15 قەت دەکەین. لێرە ڕادەسێ بۆ سعودیە، یعنی عەمرەکارانەوانە کە دەچن بۆ حەج لەگەڵ خۆیان دەبن. زۆرشمان پێچاتە بۆ حەج و حەمڕەی دەچی بۆ سعودیەش، جا ئەوەی بەخواستی خۆی دەڵێ گەنمم بۆ بکە، دەڵێ جۆم بۆ بکە، حەج مشتریە بەخواستی خۆی داوای دەکات. ئەو جۆرە ئەو مشتریانە دەڵێن چی؟ یعنی جیاوازیەکەی چی؟ چاستێکی بە خۆیان دەکەن کە ئەوەی دەڵێن ناسکە، نانەکە جوان برژاوە، لێوی نییە، وەڵاهی وەسپی دەکرێت. ئەو جۆرە سۆدە و خەمرە و ئەو شتانەی زۆر تێدانە، ینی ئەوەی زۆر کەم تێدەکرێت، ڕاستی هەرتێشی ناکە، بە تایبەتی ئەوانەیان ئەوە بەخۆ دەزانی شتێکە بۆ نەخۆشی دروستکردن و ئەوانە باش. ئەسات و نەخۆشی تێدەڵێ هاتوومە 25 نانم دێ بۆ نەخۆشی خۆ من ناچم، یعنی دنیا شتی تێکەم کابرا قوربە سەر لە زیادەوەی بێت خەراتری کەینوەنیە دەبێت شتێک بێکا لە ئەوەی نەخۆشەکەی دابێت. تا چەند گرنگی بە پاک و خاوێن دەدەن، ماشەڵڵا ئێمە بەڕاستی بینی ومانە زۆر پاک و خاوێنە، کارنامەی لە پێش هەموو شتێکمان ئەمە پاک و خاوێنی دەکەین، بە خۆشت دەزانین. جا مشتریش ئەوەی دەوێت بخۆت هەموو تەسوورکە ڕاستی پاک و خاوێنی زۆر دەکرێت، زۆر گرنگی پێ دەدرێت. هەروەها یعنی بۆ خۆشی سەرۆک کۆمپانیاکە بەخوای گەورەی یعنی زوو دلیان دەبێت، تۆ دەڵێ ئەمن هیچ شتێک ناوێت جگەر پاک و خاوێن لە پێش هەموو شتێک دانێت. ئەو جا بەرنامەی دیکەم ئێستا دەبینین دەمامکیان کردووە، لەسکیان لەسەرک، ئەرە وەڵڵا دەبێت پێویستکە کڵاوی دەکەن، گرنگی زیاتر بە خاوێنی مەغزەنەکەی بدەن کاکانی بخۆت دەزانی ها مەغزانەکە دەبینی خاوێن، ئێستا ڕۆنی لێ بکەوی خڕێکەوە پیسنی مەغزانەکە دەبینی ئەرەوەڵا خاوێنە گرنگی زۆر پێ بدەن، دەست و چاویان خۆش بێ. دەزانین چۆنە ئەنی ئەو جۆرە کارانە بە جددی پێویستە بۆ ئەنی ئێمە ژنان
کاکە ئێمەش نانیش خۆ هیچمان کەم نیە وەنیە ئەنی ئەو ئیشانە بە قورئان ئەوانە تەماشای کە ماشەڵڵا لەشیان ساغ بێ هەموو لەسەر ئیشی خۆیان ئیشێکی ڕۆژانەی خۆیان هەیە ئەو هەشانی پیاوان کار دەکەن کەوسەرخان لێرە لەو سنوورەی لە سنووری پشدەرێ بۆ هەلی کار بۆ ئافرەتی زۆر کەمە پێ چۆنەکە ئەم کاک ئیبراهیم لێرە لە نانی پیری نیگا ئەم هەر دەرفەتە ڕەخساندووە زین چۆن کاک جوان ڕۆ ئەنیمە دەستخۆشی لێ دەکەین بە جددی ئافرەتێکی زۆری خستۆتە سەرکار جگەلەوەی کە ئافرەتیشی خستۆتە سەرکار یعنی لەگەڵیان باشە کاکە ئەتو سەرکارت زۆر گرنگە ئەتو کەسێک ئیشی بۆ دەکەی یعنی نێمنەتت بەسەردا بکە خۆت بەسەردا حەرزگا یعنی ها ئەو چێتە خوات و 2 دینار دەدی کار ڕاستە دنیای بەس خۆ ئەو ئافرەتەش ماندوو دەبێ پێوە وەنیە بەڵام بۆ خوای گەورە یعنی لەگەڵ مشتە لەگەڵ کارەکانی لەگەڵ کارمەندەکانی بەجددی ینی کەسێکی زۆر جوانە ئەرۆڵا ڕەبی لەشی ساغ بێ یعنی هەلێکی کاریش بۆ ئافرەتانی ناوچەکەمان کاکا ماشەڵڵا ئەو گوندانەی هەموو لە خۆ بە گوێرەی ئەوەی کە ئاگدار بووی لەناو ئەو ئافرەتانەی کە ئەو جۆرە کارانیان کردووە بەردەوام بوون لەسەری چیان پێ کردووە یعنی بووە کەسێک شتێکی گەورەی پێکرد بێ بەو پارەی ئەرێوەڵڵا من ڕەفیقی خۆم هەبووە سوێن بەخوای گەورە يعني زۆریش فەقیر بووە الحەمدوللا فەزلی خوای گەورەیە کە ئەویشیان هاتوتە بەردەستی بەڵام ئێستا ساحیبی سیارەی خۆنا هەروەها ناوماڵێکی خۆشی پێداناوە هەروەها وڵای ڕەفیق یعنی دەستگیرۆی بۆ هاوسەرەکەش یان لەوانەیە هاوسەری نەما بێ یان لەوانەیە هاوسەرەکەی نەخۆشیێکیش پێ نەکرێت ئەویش کردووە لەبار ئەرێوەڵڵا ئێستا هەیە کاکات و حساب کاکە کابرا هەتیوی هەیە بۆ خۆی هاتۆتە سەری شێکی لەویشە لە ماڵە خۆیدا دەکا جا ئەویشتە تیشی خۆشە دەتوانانی ئەگەر پێشت نەکریان مەغزانەکە دێ دووربیان شوێری کارەکەی دوور بێ ئەوان بۆ خوان هەویرەکەی کە دروستیان کرد هەویری لە شوێنی خۆیان تایبەت بە شوێنی خوانەیە حتمما بڵێنە ها پیاویش نەم کەسی پاک خاوێن ئەوەنە هەویرەکەی دەشێلن هەویرەکەی جوان تەوزیعی سەرماڵاین دەکەن چی عەزی لێ بوو چی عەزیلانکردنی بوو سێڵ و هەویرەکەی بۆ دەکەن لە ماڵە خۆ چاویشت لە ماڵمداڵ خۆ دەبێت ئیشەکەی خۆش دەکەی و بەسەر بەرزیان یا ڕەبی هەر بەرز بن ئای تا چەند مەسەلەن ئێستا کاک ئیبراهیم کە بەرپرسی ئێرێت بووە ئافرەتێک لەوانە پێویستی بە هاوکاری و بێ هاوکاری کرد ئەرێوەڵڵا زۆریش ئەرێوەڵڵی سوێن بەخوای گەورە یعنی ئەمە ئافرەتمان لەگەڵی کار کردووە کچی زانکۆی هەبووە کچی ینی نەخۆشی هەبووە کتێتی وڵی ئەوەندا داوایان لێ کردومە بەس ئەمە چییە بە پەلەیە ئەو پارەشمان لە بەردەستنی ئێستا کە فۆری بیدەین یان کچەکەم دەخوێنی لە فڵان شوێنەی پارەی ینی داوای پارێکی زۆری لێ دەکەین لێ دەکا بەس لەو کاتەیدا ئەمن لە بەردەستم نییە ینی بۆ خۆی کوتێتی وامەڵێ بەوەرە بەبێ دەنگی چەندت دەوێ وەرە بیبە جا لە نانەکەی بجێڕینەوە یان کاتێکی هەد بوو یم دۆ بەس بۆ ئەوی بەس ئیشەکەی تو بڕوا و کچەکەشت بۆی ئەوە نەبێت لە ناو هەموو تەلەبان ئەو گەنجانە دڵی خۆش دەکە ئەدی ئەوەش ئەخوای گەورە ئینشاڵڵا گەورە بۆی ئەو شتانە و بەرەکەتی بۆ پێدەخات دەست و چاوی تۆش خۆش بێ سەرکەوت و بیشەڵڵا هەر سەربەرز بی خوشحال زۆر سپاس سەلامەت بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین زیاد بێ کەناڵێکی جوانە بینەری جوان بەخۆکردوتەوە بەروپێش بوون ئیشاڵڵا زۆر مەمنون ئیشاڵڵا ئێوەش لە کارەکانتان سەرکەوتوو بن سەلامەت بێ زۆر سپاس کەوسەر خان زۆر سپاس